بناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خۆی پەروەردگارتان لێبێت بینەرە عەزیزەکانی بەرنامەی نیهانی قورئان. خۆشحاڵین لە دەرفەتێکی دیکەیە لەم بەرنامەیەوە بە خزمەتەوەی بەڕێز و ئازیز ئەگەینەوە لە خزمەتی جەنابی دکتۆر مامۆستا محەممەد بامۆچی دەبین، زانای ئاینی بۆ درێژەدان بە گفتوگۆ لەبارەی فەرموودەکانی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. سەرەتای بەرنامە بە گەرمی بەخێرهاتنەوەی بەڕێزیان دەکەین. دووبارە سپاس دەکەین کە دەرفەتت بۆ ڕەخساندی. سپاسی ئێوەش دەکەین کە لەگەڵمان ئامادەن بۆ جارێکی تر. خوا بەخێر بێت. مامۆستای بەڕێز، گفتوگۆیەکی سەرەتاییمان لەبارەی فەرموودەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کرد، چۆن گواستراونەتەوە و بەدەستی ئەمە گەیشتون بە شوێن و مەکانەتی ئەوان چۆنە و چەندە. درێژە بە گفتوگۆکەمانە دەین و بستم و بڵێم جەنابی مامۆستا بەم پرسیارە دەست پێ بکەین، بۆچی گرنگە فەرموودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلامەوە لە ئەحکام و لە شەریعەتا و لە تەشریعە بە تەنیشت قورئانەوە هەبن؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سەرەتا ئێمە قورئان ئەمرمان پێکە گوێڕایەڵ و مطیعی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم. وەکو فەرمێ ئەطیعوا الله وأطیعوا الرسول، دوای فەرمێ وأولی الأمر منكم. بەلەمای تەفسیر ملاحەزەی زۆر جوانیان داوە. ئەفەرمێ وشەی ئەطیعوکە فعلە ئەمرەکەیە بۆ خوا بەکارهێناوە، ئەطیعوا الله وأطیعوا الرسول، یعنی چۆن بۆ خوای بەکارهێناوە بۆ پێغەمبەرش بەکارهێناوە، بەڵام بۆ ئولی الأمرەکە بەکاری نەهێناوە. هەر بە واوێک عەتفی کردوتە سەر ئەوان. یعنی کاتێ تاعەتی ئولی الأمر تاعەتی ئیسلام و دین و خوایە لە چوارچێوەی تاعەتی خوا و پێغەمبەرا بێ. هەنا سەربەخۆ تاعەتیان نییە، سەربەخۆیان لە شتێکە کە ئەوان ئەمریان نەکردبێ. بەڵام هی پێغەمبەر سەربەخۆ تاعەتی ئەو وەکو تاعەتی خوا ئەمری پێ کردو ئایەتێک. ئەوە یەک. ئەوە لە چەندین ئایەتی قورئان ئەو ئەطیعوا الله وأطیعوا الرسول هاتووە. پاشان لە ئایەتی کاکە ئەومان پێگەینێ کە ئەم قورئانە شتە ڕئیسیەکانی باس کردووە، نەچۆتە وردەکاری و تەفریعات و تەفاسیلەوە، بۆیە ئەوە لێگەڕاوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەفەرمێ وأنزلنا إليك الذكر، ئێمە ئەم قورئانەمان بۆ تۆ نازڵ کردووە لتبين للناس ما نزل إليهم، بۆی ئەو قورئانە کە نازڵ بووە بۆیان تۆ بۆیان ڕۆشن کەیتەوە، تۆ بۆیان تەفسیرکەی، تۆ بۆیان ماناکەی، تۆ بۆیان باسکەی چۆنە. مەسەلا قورئانە فەرمێ ئەقیموا الصلاة، هەر ئەوە نەیفەرمووە نوێژ بکە. ئێم نوێژە کەی ئەکرێ، چەند ڕکاتە، چۆن ئەکرێ، فەرقیان چییە، فەرز و سونەتی هەیە یان نیەتی. ئێمە پێغەمبەر خۆی بەیانی کردووە، فەرمێ جارێ بۆ کاتەکانی جبرەیل هاو لە 5 کاتا نوێژی بۆ کردم، ئیمامەتی بۆ کردم منش لە دوای ئەوە. لەم کاتانە کاتێکیان سەرەتای کاتەکە بوو، کاتێکیان کۆتای کاتەکە بوو، یعنی دوو جار 5 فەرزەکەی بۆ کرد، کاتێکیان لە سەرەتای کاتەکەوە، کاتێکیان لە کۆتای کاتەکەوە. دەوەتا جبریل هاتۆ بە فعلی و بە عەمەلی کاتەکە بۆ پێغەمبەر بەیانەکە. پێغەمبەر ئەمە بۆ ئێمە ئەگێڕێتەوە. ئێمە لە سەر زمانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەزانین کاتەکانی نوێژ چۆنە، کامەیە، سەرەتا و کۆتایەکەی کامەیە. یان نوێژەکەمان بووەکە بە فعلی، ئێمە ئەزانین نوێژ چۆنە. یان لە حەجا خۆی فەرمێ خذوا عنی مناسککم، دروشمەکان و ئەرکان و واجباتی حەج لە من وەرگرن. لە ڕەمەزانە بە هەمان شێوە. لە زەکاتا خۆی تەفسیلێکی نووسیەوە بۆ سەحابە کە زەکاتەکە چۆن وەرەگیرێ و چەندە و لە چی ئەدرێ و چۆن ئەدرێ. لە باقی ئەحکامە میرات پرسیار لە پێغەمبەر کراوە هەندێشتی میرات کە لە قورئانە نیە، چەند بەشێکی کەم پێغەمبەر خوا باسی کردووە، ڕۆشنی کردووەتەوە. ئاجا خۆشی لە فەرمودێکە فەرمێ تۆکوڵی خوا بە وحی ئاگاداری کرد بێ، لەوانەیە ڕۆژگارێک بێ یەکێ لێو ئاوا لەسەر کورسیەکەی دانیشێ بڵێ هەرچی خوا حرامی کردو لە قورئانە حرامە و هەرچی حەڵاڵی کردو حەڵاڵە. نە، ئەوسا منیش وێنەی قورئانم پێ دراوە، منیش حەقم پێ دراوە. اینجا دوایکە دوو سێ نمونەی نێنێتەوە. فەرمێ ئەوسا بزانن گۆشتی گوێدرێژی ماڵی حرامە، هەر گیان لەبەرێکی شنگوڵی هەبوو یا کەڵبەی هەبوو گۆشتەکەی حرامە، لە پەلەور و دڕندە و ئەمانە. یعنی هەندێشتی باس کە لە قورئانە نەهاتوو، هەندێک ئەحکامی بەیان کرد کە لە قورئانە نەهاتوو. بگەڕێیتەوە بۆ فەرمودەکانی لەبەرەوە
ئەگەر ئێستا مەسە هەر کەس ئینکاریەوە بکە من پێڵێم باشە تۆ چۆن نوێژەکەی عادی وەرە نوێژ شێوەکەی و کاتەکانی تەنها ئەوم بۆ دەربێنە لە قورئانە بزانام هەیە نییە وەرە زەکات ئەو تەفسیلە کە هەیەی چەند جۆر ماڵ زەکاتی لێ ئەکەوێ و چەندی لێ ئەکەوێ و کەی ئەدرێ و ئێدە ئەوەکەی لە قورئانە هاتوو قورئان دوو سێشتی زۆر بە تەفسیل باس کردووە عەقیدە بیر و باوەڕ میرات ئەوش چەند دوو سێ بەشی بچووکی باز نەکردووە لە حەدیث هاتووە میرات فەضائیل و ڕەذائیل یعنی ئومەهاتی ئەخلاق چاکەکان و خراپەکان یعنی ئیتر شتی تر زۆر بە مجمەلی باسی مەسەلا ئێستا باسی حکم باسی دادگا و محکەمە خوا بنەمایەکی بەیان کردووە فەرمێ وإذا حكمتم فاعدلوا حكمتان کرد عادل بن ئیتر تەفاسیلەکەی لێگەڕاوە بۆ سونە و هەتا تۆ بڵێ لێگەڕاوە بۆ سەردەمەکان بەپێی عولەما بەپێی سەردەمەکەی خۆیان عەدالەت چۆرێتە دی لە باسی گەیاندنی ئیسلامە ئەفەرمێ خەڵک بانکە بۆ ڕێگەی خوا نەچۆتە زۆر تەفاسیلەوە پێغەمبەری خوا ئیتر تەفاسیلەکەی کردووە لەبەرەوە زۆر شتێک کە پێویست بەپێی سەردەمەکانە گۆڕێ یعنی ئێمە ناتوانین ئیسلام بکەین ناتوانین ئیستیغنا بکەین لە سونە ئیسلامەتی بکەین بۆچی کەسانێک هەیە چاو لەم حەقیقەتە ئەنوکەنن ئاخر دێ و دوای کە سەری لەسەر لێ شێوان و دەرچوو من بیستمەوانی کەڵێن ئێمە هەر ئیکتیفاکەین بە قورئان هەر قورئان بەسە ئیسە نوێژ ناکە ئەڵێ بەهەشت نییە جەهەنەم نییە یعنی ئەوە ئەسڵەن فیکرەی دوژمنانی ئیسلامە بەڵام ئەم نەفەرە ئیتر دوو جۆرە یا خۆشی بەکرێ گیراوی ئەوان ئەگەر ڕاستەوخۆ بزانێ یان موسڵمانێکی دڵسۆزە و بەڵام تر نازانێ ئەو فکرەیەکی غەڵەت ئێمە ناتوانین ئیسلام جێبەجێ بکەین بەبێ سونە ئەمە قسەی ئێمە نییە ئەمە قسەی ئیمامی شافعی کە سەر مەزهەبی ئێمەیە کە کتێبی ڕیسالەی نووسیوە لە ئوسوڵی فیقه بە تەفسیلە باسی سونەیەکە بوخاری ئیمامی شافعی اینجا سەحابە یعنی هەر شتێ باسە کرد لە پێغەمبەر وای کرد پێغەمبەر وای فەرموو پێغەمبەر وا چوو ئەگەر ئەمە حکم نییە ئەم سەحابانە بۆچی وایان کردووە مانسە بە پرسیارێکی تر بکەم لێرەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەک مرۆڤ پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم پێغەمبەر با بڵێن قسە و کردار و ڕەفتارەکانی هەردووچی بۆ ئێمە مولزەمە هەر شتێکی عولەما فەرموون هەر شتێکی وەکو تەبیعەتی بەشەری کردووە وەکو بەشەر و مرۆڤێک ئەوە تەشریعنی ئەگەر خۆی شتێکی نەوت بێ بەگوێی بکەین خۆی جارێکیان چوو لە خەڵکی مەدینە خورمایان پێوە نەکرد فەرمی ئەو بۆ ئاکەن دیارە ئەوان لای ئەوان خورمان نەبووە زۆر لەوە چ لە مەککە وەڵام ئەمە ساڵانە پێونیکەین ئەوە پێونی نەکەین بەرناگری فەرمی مەیکەن ئەوەش نیان سیدار بێ لەوانێ بکەویت ئاوتیان وەڵا پێغەمبەر فەرمی نەکرد دنیاکە بەری نەکرد دوایتیان پێغەمبەر وەڵا ئەوەی تۆمان جێبەجێکرد نەیکردی ئەنتم ئەعلەم بئوموری دنیاکم ئارێ فەرمی ئێوە لە کاروباری دنیا لە من شارەزاترن ئەو من وەکو بەشەرەوە وت بەڵام وەکو تەشریع نا وەکو تەشریع وەکو قاضی وەکوەوە بڕیارەکانی مولزیمە تێگەی بەڵام وەکو بەشەر مەسەلا بۆ نمونە نان خواردنێک هەڵسانی داشتنی ئەگەر ئەمری پێ نەکرد بڵێ وا نان بخۆن ئەوە ئاسایە کردەوەکی بەشەر بەڵام زۆربیان تەوجیهیان لەگەڵا یعنی معنای لە هینەکە چووەتە دەرەوە لە جانیبە بەشەریە ڕوتەکە چووەتە دەرەوە مەسافمێ بەدەستی ڕاست بخۆ معنای تر لەوە چووە دەرەوە تۆ بڵێ وەڵامە پێغەمبەر بەدەستی ڕاست ئاوی خواردوێنە یا بە کەسێکی تو وا بکە بەڵام ئەگەر نەیڵێ ئەو شتانە وەکو بەشەر ئەیانکە تەشریع نین وەکو هەڵسوکەوتێکی بەشەر و مرۆڤێکی ئاساییکە هەر چێگۆک و پێغەمبەر یاوەکو گەیەنەرێک لە خواوتی ئەوانە تەشریعن مامۆستا جەنابەت زۆر ژیاوی لەگەڵ فەرموودەکانی پێغەمبەر وەکو ئاماژەمان پێ کرد لە ساحیحی بوخاریش باشتر قوڵبوونەتەوە چی سەرنجی ڕاکێشاون لە نێو فەرموودەکانی پێغەمبەر و ئەم قوڵبوونەوەی ئێوە بەناو فەرموودەکە وەڵای من هەرۆکو کە عمرێک ینی ئاوا الحەمدولیلا خوای گەورە تەوفیقی دا و هەر لە مەدرسەی دینی ئابووین و باوکم مەلا بووە و ئەوش لە کۆن لەگەڵام وەکو لە ڕابوون و بانگوازی ئیسلامی هەبووە تێکەڵی ئەو عیلم و شتە بووین بە تایبەتی حەدیث و تەفسیر و قورئان شتی زۆر عەجایبی تێیە حەدیث بەڵام چەند شتێک کە لای من زۆر جێگەی سەرنج و سەرسوڕمان بوو و عەجایب بووە یەکیان
یەکێکە لە محەدیثین کە حەدیثی پێغەمبەری کۆ کردووەوە کە ناوی ئیبن مندەیە، خەڵکی ماوەڕاء النەهر یعنی ئەو لای ئەفغانستان و پاکستان ئەو منتیخانەوەکە بەڵێ ئەو لای ئاوی جەیحون وانە. ئەم پیاوە تەمەنی 25 ساڵ بووە لە وڵاتی خۆیان وێتر بەرەو ئەم عێراق و شام و حیجاز و سەمەرقەند ومانە کە نزیک بۆ لیان و هاتووە بۆ حەدیث نووسینەوە حەدیث وەرگرتن. گەڕاوە ئیتر زۆر نەبوونی و فەقیری و زەحمەت و مانەوە و لە حوجرە و لە مزگەوت و لە هەیوانی مزگەوت و ئامانە ماوەتەوە تەمەنی بووەتە 65 ساڵ گەڕاوەتەوە بۆ وڵاتەکەی خۆی. یعنی بە گەنجی زۆر گەنجی کوردە لە تازە ڕیشی لێ هاتووە بە ڕیشی سپیوە چۆتە بۆ وڵاتەکەی خۆی. ئەوەنەی حەدیث کۆ کردوتە و کاتێش ئەم دەفتەر و کۆمپیوتەر و ئینتەرنێت وشتە نەبووە کە لە شتێکی کەماینەکانی کۆکاتۆ لە فلاشێکە لە میوەریەکە هەمووی لە چەرم و کاغەز و ئەو شتانە بووە باری چەند وڵاخی پێ بۆینەکانی بردوێتیوە حەدیثەکانی خەڵک وایان زانێ ئەمە ئازوقە و خواردنوشتە سێرەکەن هەمووی چەرم و کاغەز و ئەو جۆرە شتانەیە. اینجا دوای ئەو تەمەنی 65 ساڵیش ئەنجا چوە ژنیە ناوە خواش مناڵی داواتێ لەو تەمەنەشە. ئەمە یەکێکیان کە زۆرین بووە. بەڵێ یەکێکی تریان قوتابێکی ئیمامی مالیک کە لە ئەندەلوس وەدی ئەو کاتەم ئیسپانیا و پورتوغالە پیاوەتە ئەندەلوس بەتایەتی بەشەکەی ئیسپانیای. بەڵێ ڕاستە دەوڵەتی ئیسلامی تیا بۆ 400 ساڵ زیاتر. بڵێ تەلەبەیەک لێوە ناوی ئیمام مالیکە پرسیە و ئیمامی ئەهلی هیجرەیە و داری الهیجرەیە لێوە دێ بۆ لای عیلم بخوێنێ بەتایەتی حەدیث و ئەوانە. ئەم تەلەبە ڕۆژێک ئەڵێن لە مەدینە فیل هاتووە فیل ئیتر حەجی تەلەبە شتیان گشتیان فیلیان نەبینیوە. یەکەم جارە باسی فیلە بین لە مەدینە کارێکجان چۆن بە سەفەر هاتووە ناوێتی شتیە گشتی تەلەبەکانە ڕۆن ئەم تەلەبە ناچی. ئیمام مالیکە کوڕم ئەو چون سەری فیلکەن توش بۆ ناچی؟ ئەڵێ مامۆستا من ئەو ڕێگە دوورم بڕی هاتم لای تۆ عیلم بخوێم نهاتم سەری فیلکەم. یەکێکی تریان تەلەبەیەکی ئیمام ئەحمەد ئەوش هەر لە ئەندەلوس و هاتووە ئیبن مەخلەدی ناوە هەڵە نەبم. ئەو کاتە و دی ئیمام ئەحمەد ئەو بڵێ شێوە دەست بەسەرێکە ینی نابێ بچێتە دەرو نابێ دەرس بڵێت و نابێت چی بکاو هەموو جارەڵێ بە بیانووی ئەم بەوکو بڵێ وەکو سوال بکاتێتە بەر دەرگاکەەوە ئەوش بانە کاتە ژوور و چەند حەدیثێکی پیاڵێ. ئیتر دوای ئیمام ئەحمەد ئەو وەزعی هی نەبێ وەکو لەسەر لاچی و یەتە مزگەوت و دەرسی حەدیث ئەڵێت و ئیملای حەدیثەکە تەلەبەی زۆر ژمارەیان زۆر ئەوانە کەوا دێن حەدیثی لێ وەرەگرن. ئەم کوڕە گەنجش ئیمام ئەحمەد هەرەی ناسی و ئەوە گوڵە زیاتر مەحەبەتی بۆی هەیە هەموو جارڵێ بۆ تەلەبەکان تخوارڕێ ئەم کوڕە بن بە ئەم زیاتر لەگەڵی مەجاری بن ئەم لە ڕێگەیەکی دوور و هاتووە ئێوە لەوانەیە کاتی تریش بتوان بێن بەس ئەم ڕێگەکەی زۆر دوور هاتووە. لەبەرەوە ئەم دوایەکان نیە مسنەدی مەخلەد بە قەو مسنەدی ئیمام ئەحمەد یا گەورەتریشە کە ئەو حەدیثانە کۆی کردووەم پیاوە. شتێکی تر کە زۆر لای من جێگەی سەرنجە ئەوەیە کە تۆ ئەگەڕێ بەناو عیلمەکانە بەناو کتێبەکانە کە خزمەتی سوننە و فەرمودەکانی پێغەمبەرەکەن یەکجار زۆرن مامۆستا عەباس. یعنی هەم عیلمەکان خۆیان زۆرن لە هەر عیلمێکیشا چەندین کتێب هەیە. یعنی سە یەک نمونەی بچووکت بۆ بێنم ڕیاض ساڵحین کە کتێبێکە ئیمامی نەووی لەم دواوە دایناوە. ئیمامی نەووی محەدیثە کۆنەکان یەک گەورەیەک بێ بەڵێ زۆر شارەزا بۆ زۆر فەقیه بۆ زۆر شارەزا بۆ لە حەدیثە سەحیح موسڵمی شەرح کردووە. پیاوێکی گەورەیە بەڕاستی ئیمامی نەووی کە عالمێکی گەورەی مەزهەبی ئیمام شافیە کتێبێکی نووسێ بە ناوی ڕیاض الصالحین کە بریتیە گۆڵبژێرێکە لە فەرمودەکانی پێغەمبەر بۆ بابەتی جیاجیا بۆی خەڵک بۆ مەوعیزە و بۆ ئامۆژگاری و شتانی سپاری دەبێت. بەڕاستی کتێبێکی جوانە. لە شوێنێکا بینیمە زانایەکە فەرمی دوای قورئان کتێب نییە لە ئیسلامە بە قەو ڕیاض الصالحین چاپی دەکرابی. ئیتر سری ئەم بەرەکەتەکە ئەم پیاوە نییە ژنی نەهێناوە ئەم پیاوە لە حوجرێکی مزگەوتا بۆ زۆربەی تەمەنی ئەم پیاوە فەقیر بوو ئەم پیاوە خواردنی خۆشی نەخوارد ئەم پیاوە جلی جوانی نەپۆشیوە هەر خەریکی عیلم بووە لە تەمەنێکی گەنجیان مردووە عمری دەوری قەناعەتم وایە 43 ساڵ شتێکی ئاوا وەفاتی کردووە. دەی کەچی ئەوەنە گەورەی وازانین پیاوە 100 ساڵ ژیاوە 120 ساڵ ژیاوە چی ئەم خزمەتی سونەتە بەڕاستی خەڵک زۆر گەورەیەکە. اینجا ئیس ئەم ڕیاض الصالحینە نییە بەدەیان و لەوانێ بڵێم 100 زمان تەرجەمە کرابێ. ئەمە چیە بەرەکەتی ئەم حەدیثەیە بەرەکەتی پیرۆزی ئەم فەرمودانەیە
ئەی کتێبێکی تر بوانێ ئێستا تۆ بۆ نمونە تۆ بڕۆ کام کتێبە ڕۆمانە جوغرافیایە کتێبێکی تاریخە هەرچێکە بیخوێن و جارێ بیخوێن تااقەت نێ جاری دوم بیخوێنیت کەچی حەدیث جوانێ کەچی قورئان وانێ ها باوەڕکە قورئان تا بیخوێنیتەوە ئەوەی بەتایبەتی ئەگەر لە عەرەبی و زمانی عەرەبی و لوغە و بەلاغەت و سەح و سەرف ومان بزانێت زیاتر لەزەتی لێ بە وەردەبێتەوە لەم ئایەتە بزانێت چی تایە وەردەبێتەوە لەم وشە بزانێت چی تایە ها چەند عەجایبە ها ئەوە چی بەکارهێناوە ها لەوێ وایە ها لەوێ فەرقەکەیان ئەوەیە بەتایبەتی گوێ لە هەندی عالمی گەورە بگرە وەکو فازڵ سامەڕایەوانە اینجا ئازانم قورئان چەند موعجیزەی لوغەوی تایە. ئەنسە لە بابەتی بێژنگی ژیری هەیە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە بێژنگی ژیری ئەدا یا پێوێ یعنی ئەیداتە بەر ژیری ئەگەر عەقڵی بڕی باشە نەی بڕی چوزانم تا چەند ئەمە ڕەوایەوە ڕێگە پێدراوە و چۆن مامەڵە بکەین لە ژدەوان ژیری و فەرمودەیە. وڵای عەقڵ لە ئیسلامە مەکانەتێکی گەورەی هەیە. ئێمە کۆ سەیری ئایەتەکانی قورئانەکەین زۆر ئاەتە فەرمێ لعلكم تعقلون لعلهم يعقلون تتفكرون أولي الألباب أولي الأبصار هم يعني عقل وجيري وبيركبنه وأنديش بەڵام بەڕاستی ئەمەش سنووری خۆی هەیە وانی ئەم حاکم بێ بەسەر حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام ئەوەش کە عولەما کردویانە کۆمەڵێکی شتەکانی عەقڵە یعنی عولەما وتویانە بۆ نمونە ئەم ڕاویە بۆیە حەدیسەکەی ضەعیفە دینی تەواونی یعنی مانەوەی کابرایە کە ئیلتیزامی دینی نەبێ قسەی لێ وەرناگیری ئێمە عەقڵ نییە وتویان ئەم کابرا مادەم لە کەسێک و حەدیسە گێڕێتەوە نەیبینیوە پێی نەگەشتووە عمریان لە کاتێکان نەبوو هاو عەسریەک نین ئێمە عەقڵ بەراوردی عەقڵی نییە ئەمە کەوتویانە ناگونجێ حەدیسێک دە کەس شێوەیە گێڕانێتەوە یەکێکیان بەجیا گێڕانێتەوە لێرا وتویانە هی ئەم دەسە کەسە ڕاستە کە هەمویان ڕێک و پێکن بە ئەو کەسە ئینسانێکی چاک و معتەبەرشە بەس دە کەس حافیزە و زاکیریان باشە هەمویان ئەو یەک نەفەرە ناکری ئەم دە درۆ بکەن ئەو ڕاستکە تۆ بەوتیان ئەوەی ئەو با پیاوێکی موسڵمانشە با پیاوێکە ئەو حەدیسە ئەو شازە ئەم دە کەسە ڕاستەکەن ئەو عەقڵ نییە یعنی زۆر شت مەسەلا عولەماڵێن هەر حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی حەمام بکە حەمام یعنی ئەو شوێنە کە خۆتی تیاشۆری ضەعیفە چونکە لە زمانی پێغەمبەر حەمام نەبوو ئەمە عەقڵکاری نییە بەڵام ئەمە کابرا هەر بە عەقڵی خۆی شتێ ناچێ بە عەقلیوە جارێ عەقڵ لە مرۆڤەکانە متەفاوتە یعنی هەموو یەک مستەوای عەقلی نییە یعنی سەلیم و ناسەلیمانە عەقلی کابرایەک داهێنا نەکرێ لەگەڵ عەقلی نەفەرێکی سادا وەکو یەک وایە با یەک حکایەتی خۆش بگرمەوە لە مامۆستایەکی بیست باسی عەلاقەی بە عەقڵ هەیە ئەڵێ پیاوێکی عەرەبی دەشتەکیە لە شار بەعزێک کەلوپە لێبێت لە لادێوە ڕۆن و کەرێ و ئەو شتانە یە ئەیفرۆشی کە ئەیفرۆشی هەندێک شتە کرێ دوو شتری پێ خۆی سواری شتێکیان بووە یەکیان کەلوپەلەکەی لێنی کەلوپەلەکەی چۆن بار کردووە لی دوو تای هەیە ئاوە تاکە بەم لاولای پشتیا شۆڕ بۆ تۆ کەلوپەلەکەی خستە تایەکیان لایەکی لاکەی تری پڕ کردووە لە خۆڵ بۆی ئاوا ڕێک تەوازن بێ وڵا لە قەلاقی شار بە کوڕێکی گەنجەکە کوڕەکە سێکەم خاڵۆمە چی و کودۆمەکەیشەوە بۆ کاکە ئەلێ خۆڵ چێ ناوتە لە ڕاخەمانوەکەی ئەی چی لێ بکەم ئەی چۆن بوێسێ ئەلە بێسەوا و چاکەم خۆڵەکە داکا و شتەکە بەشەکەوەمانەوەژێ باشە تۆ ئیش و چیە تۆ چەند عاقلی تۆ چەنە دەوڵەمەنی چی هەیە ئەجە وەڵای هیچم نییە ئیسە گەرەکەمە کرێکاری کۆم قەڵەوە کرێکار نامگرە لێ گەڕە لێرە بەخوا چی خۆڵەکەی تێکەی تۆ بەخوا خۆڵەکەی تێکەی دڵە بۆ ئەلە کوورە من ئەچمەوە کیلۆمەترێک مەمێنێ مناڵ و کوڕەزا و کچەزا دێوە دەمەوە ئەوەنەم حیوان و حوشترەیە لە ژمارە نایە تۆ هیچ نییە کوورە لایوە خۆڵەکەی تێکەرەوە مامۆزاڵێ ڕزق بەخوایە بە عەقڵ نییە ئەم پیاوە عاقڵە نان نێبی خوا کرێکاریەک دەست ناکەوێ ئەمیشە ئاوازە خۆڵی کردگەینەکەی حسابی خۆی نازانم چونکە ڕزق بەخوایە جا عەقڵ فەرقی هەیە ئەمێنە تو سەر بین عەقڵ ئەستەن عولەما لە باسی شازە لە باسی معیلە یا معەلەلە معیلیشی پێوتی حەدیث کە جۆرێکە لە جۆرێکی حەدیث ضەعیف و صەحیحی لە صەحیحی پێیەتە خوارۆ زۆرتر پێوەرەکان زۆرتر بیرکردنەوەکان عەقڵن بەڵام کابرا هەرەمە عەقڵی ئەو نایبڕێ مەرج نییە یعنی بەڕاستی جاری وایە نەفەرێک ئالەوێشە بێن بیرکەنەوە ئەو نەفەرە عەقڵی شتێک ناوڕێکی ترەی بڕێ بۆ نمونە
ئەبوو بەکری سدیق کاتێ پێغەمبەری خوا چوو بۆ ئیسرا و میعراج قوڕیشەکان هاتن پێشەوە ئەبوو بەکر پێغەمبەر ببینی صلی الله عليه وسلم وتی ئەزانی محەممەد چیاڵێ وتی چیاڵێ تیاڵێ ئیمشەو چوون بۆ بەیت المەقدس و لێوەش چوون بۆ حەو ئاسمانکە و گشتی گەڕاوم هەر ئیمشەو هاتووە ئەویش فەرمووی خۆی وا فەرمی تیان بەڵێ دێ ڕاستەکە من لەوە زیاتر باوەڕ پێێتی ئەو باسی بەهەشت و قیامەتشتم بۆ کاکەشتانە بۆ باوەڕم پێێتی ئەوە چییە تۆ ئەگەر متمانەت بوو بە کەسەکە کە درۆ ناکە شتی گەورەش بڵێ بڕای پێکەی متمانەت نەبوو بە کەسێک کە ڕاستەکە شتی عاتیش بڵێ بڕای پێ ناکەی یعنی سە بۆ نمونە نەفرێک هەواڵێکی سادەیە گێڕێتەوە ئەڵێ بەخوا نەفرێکی کوشت ئەمە زۆر عاتی وابێ وانە بەس ئەگەر نەفرەکە تۆزێ بە درۆزن مەشهور بێ خەڵک بڕوا ناکە خەڵک لە با پرسین کێڵێ وایە با تەلەفۆنێ بکەین بە هەواڵێ بزانین بەس ئەگەر جێگەی متمانە بوو یەکسەر بڕواکە یا بۆچی جەنابی مامۆستایانی ئێمە پێمان وابێ عەقڵی ئینسان کامەوە بێ سنوورە و درێژ هەموو شتێ زانین وانە هەرخوای ئەسڵەن ینی تۆ شتێک لە عەقژیری پێداوی نەک هەموو شتێک مامۆستا یەکمونە ئێستا تۆ سیارەکەت خراپە بێ هەتەلێکی تیەکەوی ئەیبێ بۆ فیتەرێ چاک نابی ئەی بۆ فیتەری تر چاکیەکە جاوای سێ فیتەرە گەڕی چاکی ناکەیەکی دووارم چاکیەکە وانە هەروە هەر ئامێرێکی تر ئامێرێکی کارەبایی باش معنای عەقڵی خەڵک متەفاوتە ئەمە یەک دوو عەقڵ ئینسان سنووری هەیە ینی عالمی قسەی جوانەکە ئەمە تۆزێکی شتێکی فکری بڵێ فەرمی هەرچی معلوماتی عەقڵ هەیە بریتە لەو شتانەی کە چاو گوێ و حواسەکان ئینسان هەستی پێکە هەر شتێک تۆزێ چوو ئەو لای ئەوەوە ئیتر تۆ وەکو عاجزی جوان هەر وەکو بینین توانای بینین سنووردارە توانای بیستن سنووردارە ئۆستا خۆ ئەم شوێنە تەختایی بێ و دەشت بێ خۆ هەر هەیە هەی بۆ تۆ تا ئەنازەیە ئەبینی هەر فعلەن ئەوی تر نابینی هەر بۆ شاعر دیار و هیچ نابینی گیان ناکەیت و بەڵام بینە سەر بابەتەکان سەرەوە ئێمە ئەوتمان ئەو ڕاویانە شتەکە ئەگەڕن ئەبێ بەتایبەتی دوو مەرجی سەرەکیمان هەیە مەرجی یەکەمان موسڵمانێکی ملتەزم بێ درۆ بە حەڵال نەزانێ سەحابەی پێغەمبەر هەیە صلى الله عليه وسلم رضي الله عنه ليان بسو أو بهم صحابة اشتجرنوا توجنا جريتو أو هم صحابة ديان حديث وصدان حديث جرنوا تتي والله من هرشكم باش لبير ما بي باسي كما تشم لبير ما بي دروناكم رجع بخوي نادا دروبكا لبرتو نبي بلي والله أمبيا وهلا خوي مشتاقلي يعني أمبيا ديني إما وتمان مرجعكم دين داريتكيتي كرجع بي نادا دروبكا کە ڕێگەی پێ نایە درۆ بکە مانە شتێک ناڵێ نەیبیست بێ نەیبینی بێ بۆیان نەگەڕا بێت تایبەتی جەنابی مامۆستا لەگەڵ تێگەیشتنی ئەم سەردەمە تۆزێک ینی هەندێک فەرموودەمان هەیە وازانێ لەگەڵم ئەوەش باسکەم ئەوش خاڵێکی ترە مامۆستا یعنی ئەو شتانە کە شتی سەردەمە دوو بابەتە بابەتێکیان نەزەریە بیردۆزە یعنی شتێکە عولەما بۆیە چن مەرج نێوابێ ئەڵێن لەوانەیە فڵان ئەسێرە هەبێ ئەوەنە 1000 ساڵی زەوئی دوورە وانية لو أنا شو أنا بدوي كيدير على واني يان حقيقة علمية ابن تيمية فرمي علمي راسخين ويقيني لقى القرآن أو يكواو بلقيكي قطعي ودلالة لقرآن وحديثة قد بيتواني أو بيتواني شيء يا حديثك ضعيفة يسهي بقى حديثك ضعيف يعني كابا بلقى كاكا ولا قال دي أخوي ضعيفة أو هالبلقنية توين أوت دو يان تێگەشتنەکە لە حەدیثەکە یخۆ تێگەشتنی عالمەکە لەوانەیە پێکابێتی لەوان نەی پێکابێ بەتایەتی ئەگەر شتێکە قەطعی و دیلالە نەبێت دیلالەکەی هەر ئەوە نەبێ ئێستا مەسا ئاەتە فەرمێ ئافرەت و ژنی زیناکەر 100 جەڵد یانێ ئەم سەدەی تر 101 هەڵ ناگرێت سەدی تەواوە بەڵام وشەی تر هەیە لە عەرەبیا دوو مەعنا هەیە سێ مەعنا هەیە ئی عالمێک لەوانەیە مەعنایەکیان لێگرت بێ ئێستا ئەم تۆ ناوناوە حەقیقەت علمی لەگەڵ ئەو مەعنا ناگونجی دیارە ئەو معنایان نییە ئەوە تێگەشتنی مامۆساکەیە ئەو تێگەشتنی زاناکەی بۆ بابەتەکە بەڵام حەقیقەتی علمی لەگەڵ قەطعی شەرعیە پێچوانە نابێت کاتە مامۆستا ئەکرێ ئەو پرسیارەش بکەین کێن ئەو زانا بەڕێزانە یان ئەوانەی بەگشتی کە ئەتوانن تەفسیری فەرموودەکانی پێغەمبەر ئەوانە کەسانێکن کە زمانی عەرەبی ئەزانن بە چاکی و لەگەڵ حەدیثا ژیاون ئەتوانن مقبلە ملابەسات و بەسەرهات و چیرۆک و سەبەبی ورود و شتی حەدیثەکە بزانن
یان ئەگەڕێنەوە بۆ ئەو سەرچاوانی کەوا شەرحی حەدیثیان کردو کە ئەو کەسانە خۆیان ئەم کتێبانەیان نووسیوە. یعنی سە ئیبن حەجەری عەسقەلانی شەرحی بوخاری کردو 25 ساڵی پێچوو. ئەم کابرا لە سەردەمی خۆیان خوێنەواری وا کەم بووە، ئەوەنەشی پێ بچێ بێ بۆ بگەرچ لەبەرەوە ئەڵێن عالمێک هاتوو دوای ئیبن حەجەر ویستی شەرحی بۆ بوخاری بنووسی، دوای کە سەیری کردوتی لا حیجەبتە بعد الفتح يعني ئەو ناوی فتح الباری يعني دوای فتح چیەکەی هیچ ناکرێ. ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەو شوڕاهی حەدیث، ئەبێ بگەڕێتەوە بۆ کتێبی غەریبی حەدیث، کتێبی هەر وشە غەریبەکانی حەدیثی معنا کردووە. جاروی حەدیث هەمووی ڕۆشنە معناکە، یەک وشەی تیا تۆزێک معناکەی ئینسان لی تێ ناگا، ئەوەی زۆر مسەیتر نەبێت لەسەر عەرەبی. بۆ غەریبی حەدیث، بۆ کتێبەکانی حەدیث کە خۆیان حەدیثیان تۆمار کردو، جاری وای خۆیان هەندێک وشەیان معنا کردووە لە ناو خۆیانە. زمانی عەرەبی بە شێوەیەکی گشتی کتێبی مەعاجم و قەوامیس ئەوانە بۆی بگەڕێتەوە زۆرینە. زایدەن علەمای مختص کە ئەوانە خۆیان هەر ئیشیانەوە. یعنی ئێستا مەوزە عەباس کاتێ یەکێک گێ حەدیثی صحیحی بوخاری مسلم ئەبوو داود دیت بە سەنەد ئەیگێڕێتەوە بۆ کۆمەڵە تەلەبە. یەکێک لە ئیشەکانیشی ئەوەیە هەر کەسی ئیشکالێکی لەسەر ئەو حەدیثێک لەسەر معنایەک لەسەر وشێک بۆ ڕوونەکاتوە. یا هەیە چەند ساڵ دەرسی حەدیث هەڵێتەوە. ئێستا ئەو ئیبن حەجەر نییە بە دەرس ئەو بوخاری وتوتۆ لە میسرا بە دەرس ڕۆژ دەرس ئەمووی کۆکراوەوە ئاو بەتەوە فتح الباری بە دەرس هێڵێتەوە خەڵجولی. یا ڕێگەی ترەوەی ئەم عولەمانە کە شارەزان ئێستا لەم سەردەما عولەمایەکی شارەزای زۆر خوێنەوارن ئەو بێ ئەم حەدیثە معناکە کە خەڵک متمانەی بە عیلم و بە دین و بە خوێنەواری و بە شارەزای هەیە. اینجا بۆ میلەتانی غێرە عەرەب، یعنی ئەو کەسانە کە لەناو ئومەتەکە شارەزان لە حەدیث و شارەزان لە زمانی عەرەبی و ئەتوانن کتێبی شروعی حەدیث هەمووی پیاکەن یا لە بەردەستیان نایە، ئەبێت تۆ بۆ ئەوانە بگەڕێتەوە. ئیتری وایە ئێستا مەسەڵەن من بەداخەوە یعنی هەنێک کتێبم بینیوە تا کتێبی حەدیث کراوە بە کوردیش نەی پێکاوە، یعنی من وشەم تیا بیناوە ڕاستی وانییە لەبەرەوە منش هەر ئەو کتێبم کردوتە کوردی کە خەڵکێتە کردیت بگرین هەنێ وشەم تیا بینی وانییە. باشترە خۆیانی لە قەرەنە دەنما ینی ئینسان زۆر شارەزان نەبێ دروست نییە نەست باشتر هەر دروست تۆ وەڵا بڵێ بە گومان وایە وانیە و وشەی وایە قەینا دووسێ معنە هەڵەگرێ بڵێ تۆ یەکیان هەڵە بژێری، بەڵام تۆ شتێک بڵێ هەروانە بێ، شتێک بڵێ هەروانە بێ، یا تێگەشتنێ بۆ حەدیثەکە بکەی حەدیثەکە وای نەفەرمووە بەس ئێوە نییە. لەبەرەوە بێ خەڵکی پوسپۆر بێ شارەزا بێ و بگەڕێتەوە بۆ کتێب و سەرچاوی معتەبەر و بە تایبەتی شروحەکانی حەدیث. خۆشبەختانە زۆربەی ئەو فەرمودانەی پێغەمبەر و ئەو کتێبانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە حەدیثەکانیان کۆ کردوتەوە زۆربەیان زیاد لە شەرحێکیان هەیە، زیاد لە ڕاوە و تەفسیرێکیان هەیە، بۆیان کراوە لەگەڵیان چاپ کراوە بە جیا چاپ کراوە. تێگەی یعنی ئێستا ئەو کتێبی ڕیاض صالحین نییە زۆر مەشهورە، لەوانەیە بڵێم 20-15 زیاتر شەرحی هەبێ، لە شەرحی بچووکە تا شەرحی گەورە تا مجەلەدات. فتح الباری کەی صحیح بوخاری چەندین شەرحی تری هەیە، صحیح بوخاری صحیح مسلم چەندین شەرحی هەیە، سونەنەکان چەندین شەرحیان هەیە لە کورتەوە تا زۆر تەفسیل ئیعراب کراون لایەنی بەلاغەکەیان. اینجا چەندین دکتۆرا و ماجستێریان تیا هاتووە کتێبانە. کابرایە چووە یەک نمونە بۆ باسکەم لەو ئەمژە چێتە ئەوەی کە سرنجی ڕاکێشاوە. بەڵێ ئیبن حەجەر زۆر بە دوای شتاوە مەسەڵەن ئێستا لە حەدیثێک هاتووەڵێ پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم، چووە لە کتێبەکانە لە سەنەدی حەدیثەکە لە طروقی حەدیثەکە ئەگەر بۆی دۆزراوێت و دۆزوێتی ئەو پیاوەکی خەڵکی فلان عەشرەتە خەڵکی فلانە شوێنە ناوی ئەوەی. حەدیثێک هاتۆ باسی نەکە، باسی حاڵەتێکی ئافرەتەکە نەخۆشیەکە. ئیبن حەجەر لە باسی ئەو ئافرەتەوە ئەو نەخۆشیەوە ئەڵێ چووە لە سەردەمی پێغەمبەر چەند ئافرەت بوون وابوون، ناویان چییە، خەڵکی کوێن، لە چه عەشرەتێکن، حاڵەتەکەی چۆن بووە. دەوری 16-17 ئافرەت باسەکە کە ئەهمانی نییە بوو. یعنی عولەما ئاوا بە دوای شەرحی حەدیثات چوون، ئاوا بە دوای کەلیمە وشا چوون. اینجا ئەم وشە لە زمانی عەرەبیات چی پێوتی، لە حەقیقەتەکەیات چییە، مەجازەکەی چییە، هەمووی ڕۆشنەکات. ئیعراب جاری وایە ئیبن حەجەر لە فتح الباری زۆر ئیعرابەکە، ئەمە موقعەکەی فاعیلە، ئەمە موقعەکەی مەفعولە، چۆ معناکە ئەگۆڕێ بە پێی ئیعرابەکەی. لەبەرەوە شەرحی حەدیثیش زۆر گرنگە، یعنی چەند حەدیثەکە خۆی مهمە بە ڕاست و دروستی پێت بگا، ئەوەندەش مهمە شەرحەکەی ڕێک و ڕاست و دروست بێ. چونکە ئەگەر شەرحێکی خراپ و تەفسیرێکی خراپ کرێ
معناکەی پێچوانە بێتەوە. ئەوسا لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خەڵکانێک هەبوون منافق بوون، ناویان لە لیستی منافقین هەبووە مەسەلەن، یان لە سەردەمانی ترا دژمنانی ئیسلامی هەبوو، لەلایە هیچ کامیان هەم منافقەکان هەم دژمنانی ئیسلامیان لە دوای پێغەمبەر، ینی هەوڵ دراوە جۆرێک لە جۆرەکان شت هەڵبەسترێ بەدەم پێغەمبەرەوە، یان هەوڵیان داوە ئەوان ئەم بوارە با بڵێن ئاوێکی لێڵ دروستکەن بەوەی مەلەی تیا بکەن یا ڕاوی تیا بکەن. بەڵێ چۆن جارێ زۆربەی سەرێشە لە سەردەمی پێغەمبەرە منافق دروستی کردو، بڵێ ینی منافقەکان کاتێککە بۆ غەزای ئوحود ئەچنە دەرەوە پێغەمبەری خوا پێش ڕاوێژەکە بە سەحابە ڕێیان وایە لە دەرەوە شەڕ بکەن ناو مەدینە نەیکەن، دیفاع لە مەدینە نەکەن، زۆری نیان ڕایان وایە. دوای پێغەمبەری خوا دەرەچێ ئەو عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلولە کە سەری منافقەکانە خۆی بە بەشێکی زۆر لە خزمەکانی ئەگەڕێتەوە، دوای ئەوە لە مەدینە چنە دەرەوە، وەکو بڵێ بۆی پشتیان بشکێنن، پشتی مسلمانان بشکێن و سادیانکەنەوە، خۆی و هەندێک ڕیوای دەڵێ یەک لە سەرسی جێشەکە لەگە ئەو گەڕانەوە بۆ مەدینە. کاکە محەممەد بەگوێ مناڵ و مەزمەکە و بەگوێی خەڵکە عاقڵەکە ناکەوتمان لە مەدینە شەڕ بکەین. ئێدەمە لەمە خراپتر خۆ ینی حەدیث هەڵبەستن کەی بە قەومە خراپە، حەدیثی لەوانە چەند کەسێکی کەم متەئسیر لە بواری مەسەلەن ئەوەیە کە شت بەناوی بەسەر بەناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم. طبعا منافق هەموو دەورێکیان بینیوە، هەرچی بزان خەڵک پەشیمانە کاتۆ لە ئیسلام، بەڵام منافق چیە؟ منافق لە سەردەمی پێغەمبەر بۆی پێڵێن منافق یعنی نەیوێراوە خۆی ئاشکراکە، یە لای موسڵمانەکە خۆی بە موسڵمان ئەداتە قەڵەم، بینی خۆیشیانە بەنەوعێکی تر قسەکە. مەسەلا جارێکیان هەر ئەم عەبدوڵڵا لە غەزایەکە موسڵمانێک و مەدینەیەک و مهاجرێک بۆ بەشەڕیان عەبدەکانێت، ئەماش خەری بۆ بێ بەشەڕ لە بینی مهاجر و ئەنسارە. ئەم کابرا توێتی چی؟ وتوێتی ئەوەشیان کرد ئاوا جیان بکەین و بیان حەوێنەوە شەڕمان لەگەڵاکەن و لێمانەدەن. لئن رجعنا إلى المدينة ليخرجن الأعز منها الأذل. قورآن تۆماری کردووە قسەکەی ئەو. ئێمە با بچینەوە بۆ مەدینە، دەسەڵاتدارەکان کە ئێمە ینی خەڵکی مەدینە خۆی و ئەمسالی ئەم لات و لوتانە دەرەکەن، ینی محەممەد و ئینەکان صلی الله عليه وسلم. سێک ئەمە ئیتر لەمە خراپتر چییە؟ بەڵام ئەمەی کە تۆ بڵێ حەدیث هەڵبەسراوە، حەدیث زیاتر دوای سەردەمی پێغەمبەر هەڵبەسراوە، یعنی لە زمانی تابعین و دەستی پێ کردووە، لە زمانی فیتنەی دوای شەیدبوونی عوسمان و ئەمانەوە دەستی پێ کردووە. بۆ یعنی خەڵکی ناڕێک هاتوونەتە ناو دینۆ، ئەو خەڵکش بۆی ئیسلام بژێون، بەتایەتی سەبەبی ڕئیسیکە لە سەبەکانەوە بووە کە ئەم دەوڵەتی فارسە کە ڕووخاوە بە دەستی موسڵمانان لە سەردەمی عومەری کوڕی خەتاب رضی الله عنه لە ڕووی سەربازیەوە تێکشکاون، هاتوون لە ڕووی فکری و ئاوها خەڵکیان دروست کردو خۆی ناو بنێ موسڵمان و بێ بە ناوی ئیسلامەتی و دوایکە حەدیث دروستکە بەدەم پێغەمبەر و حەدیث هەڵبەستێ بەدەم پێغەمبەر و بڵاوی کاتۆ و بۆی سەر لە موسڵمانان بشێوێنێ، بۆی ئیسلام پێناشرینکە، بۆی ئیسلام بە شتێکی وا کە خۆی وانییە وا بناسرێ. ئەمانە هەبوون. هەیش بووە بۆ ئەوەی کەوا خۆی نزیکاتوە لە کار بەدەستێ دەوڵەمەنی حەدیثێکی وتۆ بە حەزی ئەو بە ئارەزووی ئەو. ئەڵێ کابرای جارێ چوو مەهدی کە یەکێکە لە خەلیفەی عەباسیەکان حەزی لە کۆتر و کۆتربازی و هەڵفڕاندن و شت بۆ ئەوەیە کرد، ئەم کاوەش یەکسەر سەنەدێکی دروست کرد لە خۆی بۆ پێغەمبەر، جاوتی پێغەمبەر فەرمێ لا سبق إلا في خف أو حافر أو نصل أو جناح أو طائر. يعني المسابقة دروز نيلم تشنشتانة يعني بولاخ وبمشيو بتشيو ببعلندش. واشي تذكر. أنا مش زعني دروها كمهدي. يتري شيء نود للروي خويا. دواك بشتغل كدي والله أم بشت ملبانة دروها. يعني أما هبوا يعني كبرى حزيلة مذهبي ولا بوتشونيك ولا إماميك ولا حزيك دو شكي بفروش ري حزيك دو ترويج بك وتأتي هذه سواعي يا مثلا لسر مذهبيك ومتعصبيك بابويك يا لما مذهب فقهنا حديثك باسك لفظي أبو حنيفة كبيغما نيفرما يا لفظي إمام الشافعي من جاري لمزقود ما مساوتي ما مساوني في غمر خواه فرمي يك بيا بلا أمتي منا ناي محمد يكودي إديسي شافعي أعلم أهل زماني وتم والله ما مساوي حديثني كتابك مبارك كباسي حديثي موضوع وش تدي بشانم ده وهذا كتابك إيش بعدين ثانية قلت ما مساوعني لبروا يجي يتلوب يعني أو خلقنا كشون مذاهب كوتون يجي يتلان عن كابريك خوي اعتلافك أيش أوي كابريك توزع بلاي
دینداری و بە حساب ئەوان ناچوە عیبادەت و شتا حەدیثی زۆری لەسەر فەزائیلی سوورەتەکانی قورئان هەڵبەستووە کە بانیەکەن کاکە ئاخە خۆ تۆ پیاوێکی موسڵمانی ئەمە چی وا کردووەتە ئەویش دەڵێ کورە وەڵا خەڵکم بینیوە مەشغوڵی مەغازی و عەقیدی و فقی ئەبوو حەنیفە نوتم قورئان بخوێن باشترە ینی بۆمە خەڵکی بە حساب هانیاندا یان جاری وا هەیە کابرا شتێکی نەفسی خۆیەتی ینی کابرا بۆتە خۆی شتێکی تەبەنی کردووە خەڵک وا لێکا بێن حەدیث بۆ ئەمین کەن مەسەک هەنی فیرق پەیابوون فیرەقی دوور لە ئیسلام ینی خەوارج و کێوکێوە ئەمانە خەڵکیان بۆ تەرویجی بۆ فیکرەکانی بۆ داون وەکوڵە لە ڕووی ئیعلامیەوە بانگەشەی بۆ کردوون تێکرا تەمەنیان کورد بووە ئەم دروستکردنی قسە بە ناوی پێغەمبەر و حەدیث و ئەوانەوە یەکسەر پیان زانراوە دیارە چونکە زانی بۆ ئێمە باسمان کردنەوە سابەستوان لە ئەوەڵی باسی مەرجی حەدیثی صحیحە کاوتمان لەبێ نەفەرەکە موسڵمانێکی ڕازگۆ بێ دەی نەفەرێ بۆ نمونە نەفەرێک مەیل یەکێک لەم فیرەقانە بکات حەدیثیان لێ وەرنەگرتووە نەفەرێک ئەوەی باسمان کرد درۆیەکی کردو کابرا یەک مانگ ڕێگە ڕۆشتۆ کە درۆیەکی کردو حەدیثەکەی لێ وەرنەگرتووە بۆ ئەو حەدیثە چۆ لای ئەوە کە زانیتی درۆکە لەگەڵ حەیوانێکە حەدیثەکەی لێ وەرنەگرتووە لەبەرەوە ئێمە بەم مەرجانەکە داینن ڕێ لە هەموو درۆزن و فێڵباز و ساختە چێگە گرین بێ شت تێکەڵی حەدیثەکانکە ئەو کابرا ئەو بۆ گێڕم مەجال بڵم کابرایەک ئەگرن کە حەدیثی زۆری هەڵبەستووە ئیتر دوای عولەما فتوادەن وەکو بڵێ ئیعدام کرێ هەڵە جا هەروام لێ بکەن 4000 حەدیثم وتووە حەڵاڵم حرام کردو حەڵاڵم حرام کردو جاوە چی لێکن ئەو کابرای حاکمش بڕیارەکەی بۆ دەڵێ تۆ بەجارە تۆ بڕۆ ئەوە فلان و فلان ناوی دووسێ عالمی گەورە بە خۆ ئەوانێ بۆ داناوە هەمووی جیاکات فلتەرێکی بۆ دان مامۆستا بۆ قورئان ئەوە زەمانەتێکمان هەیە خۆی گەورە خۆیان فەرمێ ئینا نەحن نەزەلنا الذیکر وإنا له لحافظون ئەمە شمولی فەرمودەکانی پێغەمبەری هەندێک لە مفەسیرین وا فەرمون بەشێک لە مفەسیرین هەندێک لەنە ئەمە تایبەتە بە قورئان بەن هەندێک لە مفەسیران مادەم حەدیثیش وما ينطق عن الهوى أم محمد لخوي قسناك وما ينطق عن الهوى إن هو إلا وحيها أم محمد لهوى هو قسناك هرشي عليه وحي باش هرشي عليه قرآن أم بيغمرة نعم وهرشي عليه قرآن نعم قصيت رشكا فرمايش ترشا فرمي دي خواه فرمي إلا وحي يوحى أو وحي ونقاي خواه وبعقاداري خواه بويا سيد الشكيل هرشي بيغمرة خواه اجتهاد يبكى نيبيكي وهو راسك هذا الأسراي بدرا لحندي حوادثي ترى لا مسألة كابرا كوركا سورة عبسة دعبسة لو شو أنا كبيغمبر اجتهادكي صلى الله عليه وسلم موافقي الصواب نبو خواهي قورا بوي راسكاتو معناه هرشي كي فرموه هرشي كي كردوه خواه بي رازيك متابعي وكل ميني لسرنا كراو استدلاكي لسرنا كراو لبروا أتوانين بلين خواهي قورا ئەم هەموو عولەما گەورە پای کردو بۆ پارێزکردنی سونە ئەو ئەوەیەکێکە لەو نیشانەکە خوایەوە سونەش پارێزرێ هەنا تۆ نەتبیست و باشە بەشەرێ هەرچی قسە بکە هەمووی تۆمار کردی وەڵی سێ ئالەم سەردەمە ئێمەشا مەگەر ئەم سەردەمە ئێمە ئیسام ئەجیزە شتە هێنا کەس ناتوانێت یەکی هەرچی وت گشتی بنووسی کەچی ئەم فەرمایشتانەی پێغەمبەر ئەم هەڵسو کەوتانەی ئەم کردوانەی هەمووی تۆمار کراوە زۆر بە دیقەتەوە مامۆستا عەباس من یەکێک لە ئیسفادەکان کردومە لەو نووسینی صحیح بخاری و ئێستش خەریکی صحیحی مسلمم يعني بجیاوازی لفظ حدیثەکە بۆ جیاکاتەوە بە دوو ڕیوایەتاتوە لە ڕیوایەتکانە لەفزێکی هێناوە لە ڕیوایەتە هەمان حەدیثە یەک گوشەی فەرقە هێناوێتی وەکو ئەمانەتی عیلمی ئەڵێ فلان ڕاویان وایوت فلان ڕاویان وایوت بۆی جای کردووە ئەوەنە بە ئەمانەت هێناوێتی ئێمانەوەیە کابرا شتەکە و خۆی تۆمار کراوە کە شتەکە و خۆی تۆمار کراوانەوەیە ڕێگەی ئەوەی تیانی ئەم حەدیثە بفەوتی و خەڵ لە خۆیە بێ سا حەدیث تێکەڵکە مەسە دوو دەستەواژەی ترمان هەیە لە حەدیثە بیستمانەوە نیشمان بۆ تۆزیحدا سپاس دەکەین لەوانەیە کاتی بەرنامەکەشمان حەدیثی ئاحادمان هەیە ئەمە چییە لە ئێمە حەدیث لە ڕووی ژمارەوە ئەیکێنە دوو بەشەوە حەدیثی متەواتیرمان هەیە حەدیثی ئاحادمان هەیە متەواتیرەوەیە لە هەموو سەردەمەکانە ژمارەی زۆر بیست بێتی جا لە ژمارەکە خلافەیە چەند بێ بەڵام ژمارەیەکی وا زۆر بێ عەقڵەن نەگونجێ لەسەر درۆ ڕێبکەون چۆن یعنی یا ژمارەکە زۆر زۆرە یا ژمارەکە زۆریش نییە بەس هەرێکی خەڵکی شوێنەکەرێکی خەڵکی شارێکێکی عەشرەتێکە ئێمە ناکرێمان هەمویان درۆ بکەن هەمان دەقیقە ڕاست ئەوە حەدیثی متەواتیرە حەدیثی ئاحاد
ئەوەیە کە نەگاتە ڕادەی متەواتر ینی وتویانە مەسا بڵێن لای کەمەکەی متەواتر داینا بڵێن 10 نەفەر بێ ئەگەر حەدیثێک 4 نەفەر ڕیوایەتی کردو لە هەر سەدەمێک 2 نەفەر ڕیوایەت کردو با لە یەک چینیشیانە مەسا بڵێن حەدیثێک بە 5 چین تەبەقە گەشتوتە ئێمە گەیتە بوخاری نووسراوەتەوە لە یەک ڕیزیانە لە یەک چینیانە مەسا نەفەری 2 نەفەر بێ و ئاحاد یەک نەفەرێکی تیابی ئاحادە 3 نەفەر بێ ئاحادە بەڵێ ئاحادیانی وانە ئاحادیان لە بەرامبەری متەواتر ئاوتراوە ئاحادیان یەکانەکان ئاحاد واحد فەرقی هەیە ئاحادیانی یەکەکان جەمعە بەس هەمانە مەسەلەن فەرمودەمان هەیە یەک نەفەر بەڵێ ئێستا حەدیث ئینەمە الأعمال بالنیات ئاحادیشە و غەریبیش ینی ئاحادە و یەک نەفەریشە بەڵام صحیحە ڕاویەکان ئەوە سەحابەیەکەوە تابعینێکی معتەبەرە ئەو عالمێکی گەورەی مشکلەمان لێنی فەرق ئێستا ئاحاد و متەواتر فەرقیان چییە متەواتر جارێ ناگەڕێن بە دوای سەنەد و شتەکەی مادەم متەواتیانی ئەوەنە بە قووەت ئیتس پێویستی بە سەنەد نییە ئەسڵەوە سەنەدەکانی زۆرە دوو متەواتر یەکسەر سابتە کە پێغەمبەر فەرموویەتی یعنی سوبوتەکەی قسەیتیانی بەس ئاحاد ئەبێ لی بکۆڵینەوە ئایا مادەم 2 نەفەر گێڕاندووە ئەم 2 نەفەر ئەگەر ساغنەبن حەجەکە سقووتەکە مادەم یەک نەفەر لە شوێنەکە یەک نەفەرێکی تایە هەمویان لێوان بیستووە ئەگەر ئەم نەفەرە موسڵمانێکی ضابط نەبوو سقووتەکە ئەگەر موسڵمانە لە مباشر لەوەی پێش خۆی نەبیست بێ سقووتەکە فەرمودەی قودسیمان هەیە حەدیثی قودسی حەدیثی قودسی بەڵێ ئەمانە مەبەست پێچی حەدیثی قودسی حەدیثێکە ئەدرێتە پاڵخوا پێغەمبەر لە خواوە گێڕێتەوە بەڵام قورئانیش نیە ینی لە بینی قورئان و حەدیثایە ئێمە قورئانمان هەیە لەفظ و معناکەی خوایە و جوبرەیل ناوێتی بۆ پێغەمبەر حەدیثی قودسیمان هەیە ینی پێغەمبەر بە لەفظ بە فەرمایشتی خوا باسیەکە بەڵام قورئان نییە ینی پێوەرەکانی حەدیث ئەوش ئەگرێت ینی لەوانەیە حەدیثێکی قودسی ضعیف بێ وانە لەوانەیە هەمان پێوەەر بۆ حەدیثێ بۆ وشەیە تەنها وانەیە ئێمە حەدیثی نەبەویەکان تا پێغەمبەر ڕوا لە پێغەمبەرەوە صادر بووە صلی الله عليه وسلم ینی سەرچاوەکەی کە فەرموویەتی کە کردوێتی پێغەمبەر بەس حەدیثی قودسی خوایە بەڵام ئەی وەسیتەکەمان کێ پێغەمبەر ساسم لەو بینە ینی پێغەمبەر لە خوا گێڕتەوە قال رسول قال الله تعالى اینجا جوبرەیل نەیهێنا وڵێ جوبرەیل هێناوێتی پێغەمبەر ڕاستەوخۆ یا خوا خسوێتی دڵی یا بە شێوەیەک پێوتووە یا جوبرەیلش پێوتی ئێمە نازانین یەکسەر پێغەمبەر خوا فەرمی بەڵام قورئان نییە اینجا قورئان معجزە حەدیثی قودسی معجز نییە یعنی خەڵک ناتوانێت وێنەی قورئان بڵێ بەس حەدیثی قودسی وان نییە کابرا لەوانەیە ئەوەی حەدیثی مەوزوع دانێ قودسیش دابنێ اینجا قورئان نوێژی پێ ئەکرێ حەدیثی قودسی نوێژی پێ ناکرێتەوە بڵێ وەڵا لە باتی سوورەتی فاتحە بیخوێنی متعبد بتلاوەتی قورئان هەر خوێندنەکەشی لێشی تێنەگەی عیبادەتە بەس حەدیثی قودسی و حەدیثی تر نییە بەڵێ خێرە بەڵام نابێتە وەکو قورئان نییە قورئان یەک حرفی 10 حەسەنەیە ئەو فەرقەکانێتی اینجا ئەو بە متەواتر هاتووە وەکوتم ئەم متەواتر نییە قورئان متەواترە ینی هاتنەکەی بە تەواتورە ینی هیچ هینی تیانێ گومانی تیانێ زۆر باشە ئێستا لە کۆتایی بەرنامەکەی ئەمە مسائل بە گشتی ئەگەر بتەوێت لەباری فەرموودەوە بۆی خەڵک مەفهومێکی عامی لێ وەرگری و لەگەڵ یانە مامەڵە بکە هەم لە ژیانیا هەم لە پەرستیشە وڵای یەکەم فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ژمارەیان زۆرە ینی یەکجار زۆرن بە تایبەتی بە تیکرارەکانەوە بۆیە گەر خەڵک بێوێ شوێنی بکەوێ ینی شتێک هەڵبژێرێ وەکو کتێبێکی وەکو ڕیاض ساڵحین بۆی کەواکو گوڵبژێرێکی جوانە و عالمە هەڵی بژاردووە بۆی لە ژیانی خۆی و ماڵ و مناڵێک جێبەجێ کاوە ڕاستی شتێکی زۆر جوانە زۆر شتێکی سەرکەوتووە ینی کەسێک مەسا بتوانێت لە ماڵی خۆیان هەفتەی شەوێک دوو شەو مەسا هەر جارێ لاپەڕێک لەو کتێبە بخوێنەوە و جوان لی تێبکەن و معنای کابۆیان و شەرحی کابۆیان بۆی کەواکو ئاشنا بن بە حەدیث من هەر پێشم باشە هەر موسڵمانێک خوێنەوارە خۆی مطالعەی حەدیثی هەبێ ینی خوێندنەوەی حەدیثی بە بەرنامەیەکی هەفتانە مانگانەی هەبێ بڵێن هەفتەیەکە چەند سەعاتێکی هەبێ حەدیثی تیا بخوێنێتەوە کتێبێک دیاریکە تاوردە و دەتەوەیەکە ئەنی ئەوە نیە دوای واکە دوای چەند ساڵێک ئەم کەسە ئاشنایەکی باشی لەگەڵ فەرمودەی پێغەمبەر هەنا ئینسان هەر بڵێ ئەمە فەرمایشتی پێغەمبەرەوە بەخوا گەورەیە و بەخوا پیرۆزە و ئەی تۆ
بۆچی باش وەکو وای کابراایك باخێکی جوان هەبێ ئەنواع وەشقال میوە وشتی جوانی تەبێتەوەڵێ بەخوا باخێکی مهمە بەخوا باخێکی عجایبە درەختەکانی زۆر گەورەیە سێبەرەکەی وای ئەوە خۆشە تۆ بچتە ناوی و میوەی لێ بخۆیت و ئیسراحەتێکی لێ بکەیت و خەڵکی داوایت کە لێوە بە یەکۆ دانیشن و ئەمیش ئاوا بێم حەدیثانی لەگەڵی ئاشنا بی تێکەڵاو ببی ئاوێتە ببی بۆی بزانێت چەند جوانە جام حەدیثانە کە تۆ بچیتە ناویستە مەسا کتێبێکی حەدیثی هەر کام لەو حەدیثانە ڕیاض صالحینێک کە صحیح بوخاریە موسلیمە ئەبوو داود بیخوێنەوە اینجا تۆ ئەزانی ئەم ئیسلامە چەند فراوانە لێ باسی ئافرەتەکە لێ باسی مناڵەکە لێ باسی هەژارەکە لێ باسی قەزاکە لەوێ لە مزگەوتایە پێغەمبەری خوا لە شوێنێکی تر چوە سوڵحەکە لە شوێنێکی تر خەڵک فێری قورئانەکە وحی بۆ دێ ئەنووسرێتەوە یعنی تۆ شمولێتی ئەم ئیسلام و بەرەکەوێ جوانێتی ئەم ئیسلام و بۆش اینجا ئەم پێغەمبەری خوا لەگەڵ هەموو چین و توێژای بۆ هەموو چین و توێژەکانە اینجا ئەم عولەمانی ئیسلامە چەند مانوو بوون ئەم علەما و محەدیثە چەند مانوو بوون ئەو نمونە بۆم گێڕاتەوە سەدا نمونەی وامانێ هەزار نمونەی ئاوا و نزیکی ئەمە ئەومان هەیە کە ئەو عولەمانە چەند مانوو بوون لە تۆمار و نووسینەوە و بقول پاراستنی ئەم سنەتە بۆیە من حەزەکەم يعني ئەم سنەتە عولەما کە ئەو هەموو مانوو بوون و زەحمەتیان کردو بەڕاستی ئێمە قەدری بزانین وەکو پێویست ئیسفادەی لێ بکەین و لە خزمەتیان نابین ئەخیر قسەژەوەیە عولەما فەرمون پێغەمبەری خوا کاتی خۆی سەحابەکان ئاوا ڕۆژانە لەگەڵی ژیاون لە مزگەوت و لە سەفەر و لە باقی بەشەکانی ژیانە ئەڵێ ئێستا پێغەمبەر وفاتی کردو سەحابەکان وفاتی ئێستا تۆ بچیتە خزمەتی ئەو حەدیثانە وەک ئەوای لەگەڵای بژی باوەڕکە من خۆم کە ئەو تەفسیر و شەرح و شتانە ئەکەین بۆ حەدیثانە لەگەڵی ئەژیم فعلا ئەچیت ئەو جەوەوە حەدیثێک بۆ جێت و باسی ڕووداکەی تۆ لەگەڵی ڕۆی ئەڵێ خۆت لەوێی ئەڵێ خۆش تۆش نەفەرێکی لەوێ ئیستا ئەوی گێڕامەنەوە لە دەرسەکەی پێشوو مەساوتمان ئەو سەحابە پێغەمبەر خوا ئاوا لەگەڵایە و بەڕێگا و وردە وردە ئەڕۆن و هەواڵی خۆی لێ پرسی و هەواڵی ماڵهێنان و ژنهێنان و حاڵ و توش ئەڵێ نەفەرێکی لەگەڵیان ناتۆش سواری وڵاخێکی بە پاڵیان ناڕۆیت و گویان لێگری ئاجا لەبەرەوە ئینسان بۆ ڕوحێتە بیخوێنێتەوە بۆ ڕوحێتە حەدیثی پێغەمبەر خوێنێتەوە پێما ئیسفادەی زۆر لێکە و ئەو کاتەش پێغەمبەری خوا ساسم بەڕاستی ئەوەنە عەزیمە ئەوەنە گەورەیە ئەوەنە پیرۆزە باوەڕکە بەس بە لە خزمەتە ژیان و خۆپاراستن لە گوناه ئینسان لەگەڵی بژی زۆر لە ژیانی ئیسفادەکە زۆر ژیانی بەرەکەتی تێکەوێت زۆر ژیانی وەکو لە بەرەو پێش ئەچێ زۆر ئیلتیزاماتی زیاوەکە جزاكم الله خيرا استنخذ مامۆستا ئەگەر کمێنێک تێکیان هەبێ نازانم قسەیەک فەرموو لا مامۆستا پشتارێکمان لە جەناوی مامۆستا هەنێک کەسێ جوحوتیە کاواتە ئینکاریەکە لە هەنێ فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەتایبەتی ئەو فەرمودانەی کە یام حەسەنە یام حەسەن لغەیری یام حەسەن صحیحە سێرەکەی ڕەخنەی لێگریامەوەتە ئەڵە جگە لە صحیح هیچ وەرناگرین ئایا ئەم کەسانە حوکمیان چۆنە بێ ئێمە بێت لەو شتانە بۆ پێوەری عولەما بگەڕێن و عولەما ئەڵێن مەسا فەرقێکی حەسەنی حەدیثی حەسەن و صحیح بکەین تەنها فەرقەکان لە یەک شتایە چوان مەرجانۆکو یەک وایە لە مەرجێکیانە کە بێ ڕاوێکە زەبتی تەواو بێ لە صحیحە بێ تام ضەبط بێ یعنی پاراستنی حەدیثەکە وەکو خۆی تەواو 100% بێ بەڵام لەی حەسەن ئەڵێ تۆزێک کەمتر بێت تۆزێ بەس خراپ نییە بەڵام تۆزێک کەمتر چۆن تەلەبەی وایە مەسەلا 98 دێنێ 100 دێنێ تەلەبەی وایە 90 دێنێ ئێم 90 باش زۆرە ئەوکۆ نێ 50 نابێ یا 48 نابێ بەڵام سەدەکە نییە ینی جارجار کەلیمەیەکی لێ تێکەچی یعنی ئەوە نیان فەرقە یعنی لەبەرەوە حەدیثی حەسەن یعنی لە حکمە فەرقی نییە لەگەڵ صحیحە بەڵام ئەگەر مخالەفەیەکیان کرد صحیحەکە فەزڵە دێ بەسەر حکمی کەسەکان چێکە ئاوا فەرمودەکان هەیە ڕەوەری یەکرێ هەیە ڕەدیەکاتەوە مەسەلەن پێ نابێ ڕەت کردو عولەما هەمویان مطلقا علەما ئیسلام إلا من شذ دەرەوەی ئیسلام مامۆستا کەسێک فەرمودەکانی پێغەمبەر ڕەتکاتەوە حەدیثێکە صحیح بێ ڕەدی کردووە علەما فەرمون تۆ یەک ئایەت ڕەت کەیت تۆ کافرە بی یەک حەدیثیش کە ئەمە پێغەمبەر فەرمودی بەتایبەتی ئەگەر حکمی لەسەر بینا بندرێ ئەگەر حەدیثەکە حکمی لەسەر بینا بدرێ یعنی تۆ بڵێ ئەمە حەدیثی پێغەمبەر نییە يعني أي كابرا أو كاتو أتواني حموش تيجي إسلام رد كاتو يعني تو أتواني حديث رد كيتو كي بيغمبر صلى الله عليه وسلم أتواني حموش تيجي رد كيتو جزاك الله خير والله خواهی گەورە پاداشتم ویلایەتەوە و خواهی گەورە پاداشتەوە لەسەر بەرنامەیە وەڵا پرسیارێک مێ لە مامۆستا لەم ماوەی گوێم لە بەڕێزێک بوو باسی کتێبێکی بە نرخی ئەم ئیسلامەیە کرد کە بە بیانی ئەوەی کە حەدیثی زەعیفی تایە مەی خوێندنەوە بۆ نمونە ئەحیا علومدینی باسە کرد کتێبێکی باشە بۆ تەسکیی نەفس
ئایا بەڵام ئەوەی کە من بە دوای ڕۆیشتم جگە لە سەحیحی مسلم و بوخاری کە مامۆستایش ئاماژەی پێیە ئەگە کتێبەکانی تر بگەڕێن هەر هەمووی کەم تا زۆر حەدیث ضعیفێتیایە ئایا ئەکرێت لەبەر ئەوەی کتێبێکی بە نرخ ئامۆژگاریەک موعظەیەک بڵێن لەبەر ئەوەی ببیانی ئەوەی حەدیثی ضعیفی تایە وەری ناگرین خوا گەڕپاداشت بات دەست خۆش بێ وڵی جارێ إحياء علوم الدين ئیمامی غەزالی حافظی عێراقی کە یەکێکە لە محەدیثە گەورەکان و کوردە حافظی عێراقی غەزالی عالمیشی زۆر گەورە و حافظی عێراقی باوکی خەڵکی دەوری هەولێر بووە ئیدە چووەتە مووسڵەوێ لەدایک بووە حافظی عێراقی تەخریجی حەدیثەکانی هەمووی کردووە تەخریجیان چێنی حەدیثەکانی هەمووی دیاری کردووە کامی صحیحە کامی ضعیفە کامی حەسەنە کامی واهیە لەبەرەوە کە تۆ ئەگەر حەدیث صحیح إحياء علوم الدینەکە لەگەڵ ئەو تەخریجاکە لە خوارەوە هەیە خوێندۆ تووشی وشکالە نابی ئەزانیم حەدیثە ضعیفەیتر دڵنیابی لێ اینجا کتێبێکیش کە ضعیفی تیا بوو ئەگەر کەسێ ئاوا جیا کرا بۆ هیچ مشکلەی نییە جیاش نەکرا بۆ کابرا خۆی شارەزایی بوو هەر مشکلەی نییە بەڵام بۆ کەسێ نەزانێ وا بزانێ هەر شێوتا حەدیثە حەدیثەوە خراپە ئەوە توانی بڵێ ئەگەر إحياء علوم الدين پێش ئەو تەخریجە بۆ یەکێکی شارەزایی نەبێ ئەوە بەتوانین بڵێ شتێکی باش نیە چکە لەوانەیە کابرا بێ خۆی مان و کا لەسەر حەدیثێکی ضعیف دەوێشە لەو سەرۆسەری لەی چۆ دەرچی ئەوەی تایە بەڵام ئێستا کە جیا کراوەتەوە و یا کابرا خۆی شارەزایە هەر سەیری کازانێک کام حەدیثە ضعیفە ئەو ئیشکالینی ڕێ مامۆستایەکی زانایەک زۆرێک لە حەدیث با بڵێن سەدان حەدیث فەرموودە بەم ناڵەکەی لەبەرەکە دوایی کە تاوا بێ لە کوڕم لەبەرەکەم لە بەڵێ ئەڵێەوە وریایان بە هەمووی حەدیثی ضعیفەمانە لە دینە مۆسا عەباس ئێمە هینمانەیە ئێمە دوو جۆر کتێبمان هەیە حەدیثی مەوزوعی تیانێ وانە هەڵبەساون کتێبیشمان هەیە حەدیثی ضعیفەکانی کۆکردوتۆ هەردووکی تۆ بێت لەوە شارەزابی چونکە لەوە شارەزانەبی تۆ نازانی کامە کە ڕێو لێکە و کامە ضعیفە ئێستا شێخ ئەلبانی سلسلەی ضعیفە و ئاثار و حەدیثی ضعیفەی هەیە صحیحەش هەیە ضعیفەش هەیە عولەمای تر جوان ئەبوو داود خۆڵێ خۆی زۆر جار لە شوێنەکە ئەڵێ حەدیثەکە هەر حەدیثێ زۆر ضعیف بێ خۆم بەیانی یەکەم لە سونەنەکەی خۆیان لە شوێنەکە ضعفەکەی زۆر خراپ بوو خۆم بەیانی یەکەم جەزاک الله خێرە من گەیشتمە کۆتایی مەسەڵا گفتوگویەکی باشمان لەباری فەرموودەوە کردمێ دەوارین هەموو لایەک سوودیان لەوەرگرت بێ جەزاک الله خێرە جەنابی دکتۆر محەممەد بامۆچی زانایانی سپاس دەکەین کە دوو بەرنامەیە لەگەڵماناوی سپاس بۆ ئێوەشکارجێتان کێشا و تەشریفتان هێنا و گوێتان لە ئێمە و مامۆستا و بەڕێزانەگرت بینەرە عەزیز و خۆشەویستەکان سپاس بۆ ئێوە سپاس بۆ هاوکارانم تیمەکەی کاگاریان کە زەحمەتیان کێشا لەگەڵمان ماندوو بوون ئێوەش کە لەگەڵمان نابوون و گوێگر و بینەرێکی باش بوون سپاستانەکەین تا بەگەیشتنەوەیان لە ئەڵقە و دەرفەتێکی تری بەرنامەی نیهانی قورئان بەخواتان ئەسپێرین السلام عەلەیکوم و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکات